سەبارەت بە هاوکاریەکانی فەڕەنسا بۆ هێزی پێشمەرگە گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەمید عوسمان محەممەد بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و هۆشیاری لە وەزارەتی پێشمەرگە دەکەین بەڕێزان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. عەمید عوسمان سڵاوت لێبێت باس لەوە دەکرێت کە فەڕەنسا هاوکاری پێشمەرگە دەکات بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعش. دەمەوێت بزانم ئەو هاوکاریانە چۆن بوون کە فەڕەنسا پێشکەشی پێشمەرگەی کردووە. سڵاو لە جەنابەت کاکەندرێن، سڵاو لە ئەو بینەرانتان. بێگومان فەڕەنسا یەکێک لە وڵاتە گرنگ و پڕبایەخانەیە بە تایبەتی بۆ کورد کە لە مێژووی دۆستایەتی کوردستان و فەڕەنسادا فەڕەنسا بەردەوام عەتفی بۆ کورد هەبووە و خۆشەویستی و پشتیوانی و پشگیری خۆی بۆ کورد پیشانداوە. بە تایبەتیش لە دوای هاتنی داعش فەڕەنسا یەکێک لەو وڵاتانە بوو کە زۆر بە خێرایی هاتە سەرخەت و تیمە تایبەتیەکانی فەڕەنسا بە خێرایی هاتن بۆ هەرێمی کوردستان بۆ ڕاوێژدان بە هێزەکانی پێشمەرگە و هەروەها زۆر بە خێرایی توانی بەشێک لە پێداویستیە لۆجستیە سەربازیەکانی خۆی و دۆشکە و هەندێک جۆری تری چەک ڕەوانە بکات بۆ هەرێمی کوردستان بیدات بە هێزەکانی پێشمەرگە. وەکو بینیمان دۆشکەی 20 ملیمی فەڕەنسی یەکێک لە چەکە زۆر کاریگەرەکان بوو لە ناو مەیدان کە توانی ڕوبەڕووی تیرۆریستان بوەستێتەوە و بێگومان فەڕەنسا لە ڕووی مەشقیشەوە یەکەی مەشقی تایبەتی بە هێزەکانی پێشمەرگە کردووە و توانیوێتی لە چەندین بواری جیاوازدا مامۆستای مەشقی تایبەت لەسەر چەکەکانی خۆی و لەسەر جەنگی مەیدان و ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ و جەنگی ناوشار بە هێزەکانی پێشمەرگە بدات. لەم بوارەشدا ڕۆڵی زۆری هەبووە و کاریگەری زۆریان هەیە. هەروەها لە ڕووی ئاسمانیەوە فڕۆکە جەنگیەکانی فەڕەنسا لە کاتی شەڕ لەگەڵ داعشدا ڕۆڵی بەرچاویان هەبوو و لە هەر شوێنێکدا کە هێزەکانی پێشمەرگە پێویستیان بە پشتیوانی ئاسمانی هەبوو بێ فڕۆکەکانی فەڕەنسا ئامادە بوون. باشە. دەمەوێت سەبارەت بە هاوکاریەکانی هاوپەیمانان کە فەڕەنساش ئەندامێکە لە هاوپەیمانی نێودەوڵەتی ئێستا ئاستی ئەم هاوکاری هاوپەیمانان چۆنە لە چه ئاستێکدا بۆ پێشمەرگە؟ ئێستا هاوکاریەکانی هاوپەیمانان وەکو باسمان کرد لە دوو بواری سەرەکیدا خۆی دەبینێتەوە. یەکەمیان باریە و لۆجستی و دابینکردنی پێداویستە سەربازیەکانە بۆ هێزەکانی پێشمەرگە. دووهەمیان بابەتی ڕاوێژکاری و ئۆپەراسیۆنیە. لە بواری ڕاوێژ و ئۆپەراسیۆنی هێزەکانی فەڕەنسا بەردەوامن لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە ماوەی ئەو ڕابردوودا لە چەندین ئۆپەراسیۆنی هاوبەش کە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقیدا کراوە فەڕەنسا و ڕاوێژکارانی ئەوان ڕۆڵیان هەبووە لە ناو ئەو ئۆپەراسیۆنانەدا. بەڕاستیش ئەفسەرەکانیان توانا و لێهاتووی باشیان هەیە و لە ڕووی ئۆپەراسیۆنیدا کاریگەری زۆر باشیان هەبووە. بۆ ڕاوێژکردنیش ئەوان لە چەندین بواردا ڕاوێژی تایبەتیان بە هێزەکانی پێشمەرگە داوە. تەنانەت ئەم دواییانە ڕاوێژی تایبەتیان لە بواری میدیایی و کۆکردنەوەی ئەو زانیاری داوە بە هێزەکانی پێشمەرگە. بەڵێ. عەمید عوسمان، ئێوە بە حکمەوەی کە بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و هۆشیارین لە وەزارەتی پێشمەرگە بێگومان ئێوە بەردەوام ڕاوێژکارانی سەربازی فەڕەنسا و تەنانەت وڵاتانی دیکەش بەردەوام دەبینن. ئەوان چ قسەیەکیان هەیە لەسەر پێشمەرگە، چۆن سێری پێشمەرگە دەکەن و چۆن لێ دەڕوانن؟ بێگومان پێشمەرگە بۆتە سمبولێکی گەورە لە ناو هەموو جیهان وا ناسراوە. ئەم ناسینە وای کردووە کە بەڕاستیش خۆراگری و توانای هێزی پێشمەرگە خۆی وای کردووە کە هاوپەیمانان بەردەوام بن لەگەڵماندا. ئێستا ئەوان بەردەوامن لە کارەکانی خۆیان و پشتیوانی و پشگیریەکانیان زۆرە. پێشمەرگە بەپێی ئەم پرۆژە ئەو چاکسازیەی کە وەزارەتی پێشمەرگە پلانی بۆ داناوە و بەردەوامە لەسەری هاوپەیمانان هاوکارن و دەیانەوێت لەم قۆناغەشدا پشگیری و پشتیوانی هێزەکانمان بکەن بۆ ئەوەی دەرباز ببین و تەواوی ئەم پرۆسەی کە پلانی لەسەر ئەو داڕژراوە بگاتە ئامانجی خۆی.
باشە دێمە سەر پرسێکی دیکەویش مەسلەی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە کامە بۆتە جێ سەرنجێک وە کۆمەڵێک هەوڵێکی هەم لە ناوخۆ و لە دەرەوەش کۆمەڵێک لایەن هەیە. فەڕەنسا لەکوێی ئەم هەوڵانەیە کە هەوڵ دەدات بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە؟ فەڕەنسا هان دەدا هانی هەموو لایەک دەدا بۆ ئەوەی زۆر بە خێرایی پرۆسەی ئەو چاکسازی وەزارەتی پێشمەرگە بگاتە ئەنجام بۆ یەکخستنەوە و ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە نەوەستاوە بەردەوامە. ئەم ساڵیش 4 لیوای تر دێتە سەر ئومرەی وەزارەتی پێشمەرگە. هەروەها لە ئێستادا وەوا بڕیارە لە مانگی سێدا بارگای فێرقەکانی 1 و 2 هێزی پێشمەرگە بکرێتەوە. لە هەموو ئەمانەدا فەڕەنسا هاوکار بووە و هاندەرە بۆ ئەوەی کە بە خێرایی پرۆسەکە بگاتە ئەنجام. باشە هیچ هەوڵێکی دیکەی هاوکاری هەیە هی فەڕەنسا بۆ هێزی پێشمەرگە یاخود لەوە سەرچاوە دەگرێت لەم کۆبنەوەی ئێوارەی ئەمڕۆوە کاریگەری زیاتر دەبێت بۆ داهاتوی پێشمەرگە؟ چاوەڕوان دەکەین پەیوەندی ئەمنیەکانی نێوان فەڕەنسا و حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامی هەبێ و درێژە پێ بدرێت بێگومان و چاوەڕوان دەکەین لە کۆبنەوەی ئەمڕۆژدا پەیامی باش بگاتەوە هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز حەمید عوسمان محەممەد بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و هۆشیاری لە وەزارەتی پێشمەرگە زۆر سپاس ماندوومان کردیت حەمید عوسمان.